لە هەولێر سەرۆکی لیستی تەوتین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دیاری کرا و ستاندەریش پرۆژەکە ئاشکرا دەکات. تیمی پشتیوانی جێبەجێکردنی بڕیاری تەوتین دکتۆر ڕەعەد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی وەک سەرۆکی لیستی تەوتین لە هەولێر بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق دیاری کرد. دکتۆر ڕەعەد ڕەفعات کە یەکەم کەسایەتیە لە هەولێر پلەی پرۆفیسۆر بێت هاوکات سەرۆکایەتی لیستێک بۆ هەڵبژاردن بکات. ناوبراو ماوەی 10 ساڵە لەلایەن دەسەڵاتی پارتی لە هەولێر ڕێگری لێ دەکرێت لە زانکۆوانە بە قوتابیان بڵێتەوە. جێی باسا پرۆژەکە یەکەم هەوڵی ڕێکخراوی دەرەوەی حیزبەکانە هەڵقوڵاوی خەم و ویستی خەڵکی هەولێر بێت، نەک خواستی پلە و پۆست و ئەجێندای تەسکی حیزبی بێت، بەڵکو جێبەجێکردنی ئەجێندا و داخوازی خەڵکە. ناوبراو لەم بارەوە بە ستاندەری ڕاگەیان ئامانجمانە لە ڕێی پەرلەمانی عێراق تەوتین بگێنینە سەرکەوتنی کۆتایی. وتیشی ڕاگەیاندنی ئەو پرۆژەیەمان بەهۆی شکستی لایەنەکان بوو لەوەی بتوانن لە ڕێی دامەزراوە فیدراڵیەکانی عێراق ئامانجەکانی بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەوتینی موچە بەهێنەدی. دکتۆر ڕەعەد لە ماوەی ڕابردوو سکرتێری دەستگای ستاندەر بووە، هاوکات ماوەیەکیش سەرۆکایەتی بۆردی توێژینەوەی دەستگاکەی کردووە. دوایین پۆستیشی سەرۆکایەتی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر بوو لە دادگای فیدراڵی کە ئامانج لێی تەوتین و دەرهێنانی موچەی خەڵک بوو لە دەستی دەسەڵاتی شکست خواردووی هەرێم کە دواتر بەو هۆیەوە بڕیاری تەوتینی موچەی کوردستان دەرچوو. جگەلەوە لە ڕووی ئەکادمیش لە زانکۆ پێشسزادانی چەندین پلەی جیاوازی هەبووە. سەرۆکایەتی چەندین لیژنەی زانستی جۆراوجۆری کردووە. کاندیدبوونی ناوبراو پێشوازیەکی زۆری لێکراوە. چاوەڕێ دەکرێت یەکێک بێت لە کاندیدا سەرکەوتووەکانی هەولێر بۆ خولی داهاتووی پەرلەمانی عێراق.